کیێڤی پایتەختی ئۆکراینە دوای ساڵێک لە دەستپێکردنی ئۆپەراسیۆنە سەربازەکانی رووسیا بۆ سەر ئۆکراین لە گۆڕەپانی میخالۆسکاڤا ئۆتۆمبیلی سەربازی و تانک و زرێپۆش بە بەردەوامی دەبینرێت و خەڵکیش بەو دیمەنە ڕاهاتون. دیانە کە لە ناوەندێکی چاپەمەنی کار دەکات و تەمەنی تەنها 23 ساڵە دەڵێت قورسترین ساڵی بەڕێکردووە. قورسترین ساڵ بوو بۆ ژیانی من و هەموو ئەو ئۆکرانیانە. من دڵنیام کە سەرکەوتن نزیکە، بەڵام دڵنیانیم لەوەی کە چەندێک دەبێت چاوەڕێ بکەین و قوربانیەکان دەگەنە چەند تا سەرکەوتن بەدی دێت. ئەمە تاکەشتە کە ئۆکراینیەکانی نیگەران کردووە. ئێمە پێویستمان بە چەکی زیاتر هەیە، چونکە رووسیا دەوڵەتێکی گەورەیە و لە ناوچوونی قورسە. Росія – це величезна імперія зла, яку важко перемогти. لەلایەکی تری شەقامەکانی کیێڤەوە گوڵدانراوە بۆ ئەو کەسانی لەو جەنگەدا کوژراون و وەک پاڵەوان ناویان دەهێنرێت. دانیشتوویەکی تری پایتەختی ئۆکراین دەڵێت لە هەموو شوێنەکەوە مردنی خەڵک دەبیستین، بۆیە هەست بە باشی ناکەن. چۆن هەست بە باشی بکەین کە دەزانین هەموو ڕۆژە خەڵک دەمرێت؟ هاوڕێکانم لە شارەکانی ترەوە پێم دەڵێن کە بۆمباران کراون و خەڵک کوژراون. هاوڕێیەکەم کوژراوە، ئیتر هەستمان چۆن بێت، بەڵام لەگەڵ ئەوەشدا ژیان بەردەوام و ژیان هەر دەڕوات. تا ئێستا کیێڤ لەژێر دەسەڵاتی ئۆکرایندا ماوەتەوە. رووسیاش لە سەرەتای ئۆپەراسیۆنەکەیەوە هەوڵی جددی داوە بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو شارە، بەڵام بەهۆی بەرگری سوپای ئۆکراینەوە پلانەکەی گۆڕی و زیاتر جەختی بۆ سەر ناوچەکانی خۆرڵاتی وڵاتەکەیە.